لە کڵێسایەکی بچووکی مێژووی شاری سان ماری مێریلاند شوێنی لەدایکبوونی ویلیام ساڤج ئەو شەڕوانەی یەپەگە کە لە شەڕی ئازادکردنی منبج گیانی سپارد مەراسمی بە خاکسپاردنی بەڕێوە چوو. ئەمە خەڵکی ئەو ناوچەیەن کە ڕەنگە ویلیام کەسی لەمانە نەبینێ بێت و نەناسی بێت، بەڵام ئەمانە نمونەی ئەو کەسانن کە پێویستیان بە کومەک هەبووە، ئەویش چوو تا یارمەتیان بدات. لە پاش هێرشەکانی داعش بۆ سەر کۆمەلگای ئێزیدیەکان بەهۆی خۆشەویستی ویلیام بۆ کورد بڕیاریدا کە دەبێت شەڕی دژ بە داعش بکات. ئەو سەرەتا پەیوەندی بە یەپەگەوە کردبوو، بەڵام پاش ماوەیەک کە ڕێگایان نەدابوو شەڕ بکات چووە ناو پێشمەرگەوە. لەو کاتەدا کە ئەو ڕۆی شەڕکردنی شەڕکەرەبیانەکان لە ڕۆژئاوا وەستا بوو، نەمان دەتوانی بەرپرسیارەتی هەڵبگرین، بەڵام ئەو دەیویست شەڕ بکات. شەڕێکی زۆر لە دەوروبەری کەرکووک هەبوو. ئەو دەیویست بەردەوام بێت لە خزمەتکردنی کورد وەچوو بۆ کەرکووک. لە میانەی ئۆپراسیۆنی گرێسپی ویلیام گەڕابەوە بۆ نێو یەپەگا. کاتێک هاتە لای ئێمە شەڕێکی زۆر هەبوو، پاشان کە بیستی یەپەگا شەڕ دەکەن و ڕێگای پێدەدەن شەڕ بکات، گەڕایەوە ناو یەپەگا. ویلیام هیچ ئەزمونێکی شەڕکردنی لە ڕابردوودا نەبوو. ئەو دووجار هەوڵیدا بوو لە نێو لەشکری ئەمریکادا خزمەت بکات، بەڵام بەهۆی ئەوەی کە بە منداڵی نەخۆشی پەرکەمی هەبووە وەرنەگیرا بوو. ئەو کەسانش کە ویلیامیان تەنانەت بۆ جارێکیش بینیوە دەڵێن هەرگیز بیریان ناچێتەوە. یەکەم جار کە بینیم ئەو کاتە بوو کە لە کەمپەکانمان دەرچوین و بەرەو هەولێر ڕۆشتین و لە هەولێر هەفتەیەکمان پێکەوە بەسەر بردو پێکەوە لە شارەکەدا گەڕین. کەسێکی زۆر ڕووخۆش بوو، بە تایبەتی لەگەڵ ئاژەڵ و منداڵدا. دەبوو بە منداڵ زۆری خۆش دەویستن و دەیویست بیان پارێزێت. ئەندامانی خێزانەکەشی لە کاتێکدا کە دڵگرانن بە لەدەستدانی کوڕەتەمەند 27 ساڵەکەیان، بەڵام شانازیشی پێوە دەکەن کە لە پێناو یارمەتیدانی کەسانی تر گیانی سپاردووە. من زۆر شانازی پێوە دەکەم، خۆزگە کۆتاییەکەی وانە بواە، بەڵام ئەو بۆ مەبەستێک گیانی لەدەستدا کە خۆی دەیویست. ژیانی زۆر کەسی چاکی ڕزگار کردبوو، لە پێناو باشترین خواست و ئامانجدا شەڕی دەکرد و زۆری لە داعش کوشت. جار لەوە باشتر چ دەبێت؟ خوشکە گەورەکەی ویلیام ئەوەشی گوت کە هەر جارێک پێیان گوتووە کەی دێیتەوە بۆ ماڵەوە، وەڵامەکەی ئەوە بووە کە من لە ماڵەوەم و لە ناو کەسوکاری خۆمم لێرە. خۆشەویستەکەی بۆ کوردوای لێکردبوو کە خۆی بە کورد بزانێت. گاوەک و پرساوی هاتیەکردن هەرچم گوتی ئەز لە ماڵە خۆمە، ئەز لە جێهێ خۆمە، لوارێ خۆمە، دناو مالبەتە خودامە. یعنی خۆ غەریب نەدیتیە قەت، بەروواجی وێ مالبەتە خۆ لێ دەرێ دیتیە. ئەوەیەش بوومە بڕاستیژی هەستێکی گەلک بوات هەیە. ویلیام ساڤج لە ڕۆژی 10 مانگی 8 ساڵی 2016 تەنها 2 ڕۆژ بەر لە ئازادکردنی منبج لە دەستی داعش کوژرا. لەو شەڕەدا زیاتر لە 4000 چەکداری داعش کوژران و 264 چەکداری ئەو هێزانش گیانیان لەدەستدا کە ئەمریکا پشتیوانیان لێ دەکات. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.